تۆی باوەڕدار مردن لە پێشتە، بەڵام لە مردن مەترسە مادەم باوەڕداری، چونکە بەڕاستی بە مردن بەهۆی مردنەوە تۆ دەگەیتە خزمەتی خۆشەویستترین کەس کە خوای گەورەیە. ئینسان هەتا نەمرێت ناگاتە خزمەتی خوای گەورە، بۆیە مەترسە لە مردن. مردن گەیشتنە بە خزمەتی خوای گەورە، گەیشتنە بە خزمەتی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ، گەیشتنە بە خزمەتی ئەو کەس و کاری کە لە پێش خۆتەوە مردوونە، بەوان شاد دەبیتەوە، لە هەندێک دەترازەی بە هەندێکی تر شاد دەبیتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحی بوخاری مسلمدا دەفەرمێ ئینسانی باوەڕدار لە کاتی سەرمەرگە، کاتێک کە مردنی ئامادە دەبێ و کاتی ڕۆحکێشانی دەست پێیەکە، ئالەو کاتەدا لەو ساتە ناخۆشەدا دەفەرمێ مزگێنی بە چەند شتێک پێدرێ. بشیرە بیڕضوانی الله، پێی دەڵێن فڵان کەس مزگێنی بێ لێت خوای گەورە لێت ڕازیە. مزگێنی ئەوەی پێ ئەدرێ خوای گەورە ڕێز لە تۆ دەگرێ، مەترسە. مزگێنی ڕەحمەتی خوای پێ ئەدرێ، مەترسە خوا ڕەحمت لێیەکە. مزگێنی بەهەشتی پێ ئەدرێ، مەترسە تۆ ئەهلی بەهەشتی. بۆیە دەفەرمێ فەلەیسە شەیئون ئەحەبە ئیلەیهی میما ئەمامەه. یا ڕەبی خوای لەو کەسانەمان بگێڕی. ئالەو کاتەدا ئەو کەسە مزگێنی خۆشانەی پێ دەدرێ، هیچ شتێک نییە بەلایەوە خۆشەویستتر بێ لەوەی کە لە پێشێتی. واتە ئەو کاتێک کە مزگێنی بەهەشت و ڕەزامەندی خوا و ڕەحمی خوات پێ دەدرێ، شتێک نییە بەلاتەوە خۆشەویستتر بێ لە مردن لەوەی کە لە دوای مردن دێ پێت خۆشە بگەیتە خزمەتی خوا، واتە حەزەکەی بمری لەو کاتەدا. خوای گەورەش پێی خۆشە بگاتە خزمەتی تۆ. خوای لەو کەسانەمان بگێڕی. ئەگە پێت خۆش بێ بگەیتە خزمەتی خوا، خوای گەورەش پێی خۆشە بگاتە خزمەتی تۆ. بۆیە کاتێک کە مزگێنی بەهەشتت پێدرا یەکسەر حەزەکەی بمریت. کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەزعی خراپ بوو لە سەرمەرگە، فاتیمە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی وای باوکم چەندە لە ناڕەحەتیایە، باوکم لە سەرمەرگایە. خۆشەویستی خوا فەرمی صلی الله علیه وسلم خەفەت مەخۆ، لەیس علی ئەبیکی کەرب بعد اليوم. لە دوای ئەمڕۆ ڕۆڵێکیان بەخوا باوکت ناخۆشی ناڕەحەتی نابینێتەوە. لە ناخۆشی ناڕەحەتی دنیا ڕزگاری دەبێت. بۆیە مردن گەشتنە بە خزمەتی خوای گەورە، بە خزمەتی پێغەمبەران و پیاوچاکان و خزم و کەسوکاری خۆت، مەترسە لە مردن.